بێگومان ئەو بڕیارە کە ساڵانێکی زۆرە دراوە، بڕیارێکی زۆر هەڵە بوو ئەو کات، بەڵام بڕیارێکی سیاسی بوو. ئەو کات هەوڵە درا تورکیا بهێنرێتە ناو یەکێتی ئەوروپاوە و بۆ مجاملەکردنی ئەوروپا بۆ مجاملەکردنی تورکیا هاتن بڕیارێکی بەو شێوەیە یانە و ئێمە لەو بڕیارەیان لەو بیر و باوەڕیان کە ئەو بڕیارە نەک تەنها دژ بە پارتێک و ڕێکخراوێکە بەڵکو دژ بە هەموو گەلی کووردا و دژ بە گەلێکە کە بۆ مافی خۆی، بۆ ئازادی خۆی، بۆ بوونی خۆی، بۆ زمانی خۆی، بۆ کولتوری خۆی ئەجەنگێ. بۆیە پارتی کرێکارانی کوردستان بێگومان ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لەو خەباتە و لەو شۆڕشەیە. پارتی کرێکارانی کوردستان توانی وەرچەرخانێک بکە لە شۆڕشەکەیە لە تورکیا بە تایبەتی لەو پارچەی تورکیا لە بیر و بۆچوونی خەڵکە. ئێمە ئەزانین دوای شۆڕشی تێکشکانی شۆڕشی دەرسیم کوردی باکوور بە شێوەیەک تێکشکابوون، بە شێوەیەک چەوسێنرابوونەوە کەوا شکۆیان نەمابوو، ئەو ئینتیمایەیان نەمابوو بۆ ملەتەکەیان و هەروەها بەشێکی زۆریان ئەیانوز ببن بە بەشێک لە تورکیا بۆی چیتر نەچەسپێنرێنەوە، بۆی بتوانن ژیانی خۆیان بەردەوام بن. بەڵام پەکەکە توانی شکۆ بۆ تاکی کوردی باکوور بگەڕێنێتەوە، توانی وا بکە کە هەر کەسێک لەوان شانازی بە کوردبوونی خۆیانەوە بکەن. بۆیە ئێستا بزات لەم کاتەیە کەوا ئێمە وەکو بەشێکی سەرەکی لە بەرەنگاربوونەوەی شەڕی دژی داعش، لە بەرەنگاربوونەوەی تۆرۆریستانە، لە ڕۆژئاوایە ئەبینین ئەوە شۆڕشی کوردان لەوێ بە بەرهەم گەیشتووە و ئەو پارچەیە تا حدێک ڕزگار کراوە و دیموکراتیەتێکی کە لەوەیە چەسپێنراوە، ئەو ئازادیەی کە لەوێ هەیە، ئەو مافەی لەوێ بەگەلانی تر دراوە لەلایەن کوردەکانەوە. ئەمە هەمووی چەسپێنەری ئەوەیەکەوە کورد گەلێکی ئاشتی خوازە و تەنها داوای مافی خۆی کردووە. بۆیە زۆر گرنگە ئەم بڕیارە هەڵبۆشێتەوە. هەڵبۆشاندنەوەی ئەو بڕیارە تەنها ئەوە نییەکەوە بڵێ مەسەلەکە پەکەکەیە، بەڵکو ڕەوایی بوونی ئەو ڕەوتەیە، ڕەوایی بوونی ئەو داخوازیانەیە، ئەو شۆڕشەیە کەوا گەلەکەمان لە پێناویە چەست. بێگومان بوونی پەکەکە لەم پارچەیە واقعە و هەروەها بەشداریکردنی لە ڕزگاریکردنی شنگالە، بەشداریکردنی لەوەی کەوا پاراستنی هەولێر و مەخمورە. ئەمە واقعەکە، ئەم واقعە خۆی چەسپاندووە و دانپیانانی ناوێت. بەڵام گرنگەکەوە ئێمە لەگەڵ ئەوەشە ئەم پارتیکەوە بەشدار بۆ لەگەڵمانە، ئەم حزبی کە بەشدار بۆ لەگەڵمانە لە ڕزگارکردنی شنگالە، لە پاراستنی ئەم هەرێمەی کە ئێمە کە هەرێمی کوردستانە، گرنگەکەوە ئێمەش پشتگیر بین لەوەی کەوە ئەم پارتە لە لیستی ڕەشا دەربهێنرێ و زۆرترین واژوو لە باشوورە کۆ بکرێتەوە بۆ ئەو مەبەستە هیوادارینکەوە دەرەنجامێکی هەبێت. ئەمە ئەرکی هەموو تاکێکە. ئێمە ئەبێ قسە لەگەڵ تاکەکان بکەین، مخاتەبەی تاکی کوردی بکەین، نەک مخاتەبەی حیزبەکان بکەین. لێرەوە ئێمە مخاتەبەی تاکی کورد ئەەکەین کەوا ئێوە بە ئەرکی سەرشانی خۆتان هەستن بە واژووکردن لەم کەمپینەیە بۆ دەرهێنانی حیزبێکی ڕزگاری خوازی کورد لە لیستی تێرۆریست و لیستی ڕەشە.